سڵاو، من دکتۆر محەممەد عەبدوڵڵا، پسپۆڕی نەشتەرگەریەکانی ئێسک و شکانە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. ئەمڕۆ دەمەوێت باسی حاڵەتێکی زۆر باو بکەم، ئەویش داخورانی جومگەی حەوزە یاخود پێی دەڵێن ڕەشبوونی تۆپی حەوز. ئەم حاڵەتە بەهۆی کەمی خوێن ڕۆیشتن لە بۆ ئەو جومگەیە دەبێت کە یەک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوە بەکارهێنانی زۆری دەرزی ستیڕۆیدا یاخود هەندێک جار هۆکارەکەی دیار نییە کە لە خۆڕە ئەم تۆپە خوێنی بۆ ناچێ. ئەم حاڵەتە لەو ماوەیە زۆر باو بوو بەهۆی بەکارهێنانی زۆری دەرزی ستیڕۆید و لەگەڵ کۆڕۆنا. لە نیشانە هەرە باوەکانی ئەم حاڵەتە ئازارێکی زۆر لە بەشی پێشەوەی جومگەی حەوز دەبێ، هەروەها کەمی جوڵە یاخود دواتر دەبێتەوەی کە نەخۆشەکە بشەلێ. لە دەستنیشانکردنی ئەم حاڵەتە عادەتەن یەکەم جار تیشکی ئێکسڕەی پێ دەڵێن پلەین ئێکسڕەی بە تیشک ئەگەر بەدەر نەکە دەتوانین تیشکی موگناتیسی یاخود MRI بۆ بگرین کە زۆربەی کات لەم حاڵەتە دەستنیشان دەکرێت. لە چارەسەرکردنی ئەم حاڵەتە دەوەستێتە سەر لە چ قۆناغێکی داخورانەکەیە. ئەگەر لە قۆناغی بیدایەتی بوو پێشوەی تۆپەکە بمرێ یان ببووکێتەوە، دەتوانین تۆپەکە کوونکەین بە دریل بۆ ئەوەی خوێن بگەڕێتەوە ناو تۆپی جومگە. ئەگەر ئەمە سەرکەوتوو نەبوو یاخود تۆپەکە بە تەواوی پووکاوە و بووە سەوەفانی یاخود داخورانی جومگەکە و کەمی جوڵەی جومگەکە، ئەوە ناچارین جومگەکە بگۆڕین کەم حاڵەتە هەبووە لێرە و ئێستاژە نەشتەرگەریە لێرە ئەنجام دەدرێت. هەر سەلامەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.